afternoon. Sit down. کتێبەکانتان دانێن. دەرسی یەکەممان هەیە. بیستوهەشتی مانگ 28th سێشەممە. با دەست پێ بکەین. گەشتوینەتە کوێ؟ دوێنێ باسی دەرسی دووەممان کرد، یونیتی دووەم لێسن 4 باسی قەڵاکانمان کرد، هەر چوار قەڵاکەی کە هەرێکێک لەو کەسانە سەردانیان کرده بوو باسی ناوی قەڵاکەمان کرد لەگەڵ ئەو کەسانەی کە قەڵاکانیان دروست کردووە. لاپەڕەی 27 ئەوشمان باس کرد. ئێستا ڕڤیوەکە ئەخەینە دوای باسی پێیج 13 لاپەڕەی 30 باسەکەین. دوای ئەوە ئەنجا چێکەین یینەوە سەر ڕڤیوەکە لەبەرەوەی هەمووی عیلاقەی بە یەکترەوە هەیە ئەبێ هەمووی بێکەوە باس بکەین. کتێبەکەتان بخەنە سەر پێیج 13 زە تەلەفۆن. باسی چیمان هەیە؟ باسی تەلەفۆنمان هەیە. تەلەفۆن هەمووتان نەزان چییە؟ داهێنانێکە کە کێ دروستی کردووە؟ گراهام بێڵ. ئەنجا ئێستا بێ باسی ئەو بکەین یەکەم جار کە ئەم کابرایە چۆن هەوڵیاوە ئەم ئامێرە دروست بکە هەتا ئەم ڕۆژ هەمومان بەکارهێنین. یەکەم شت لە یەک تەلەفۆنی سادە و دەستی پێکردووە. دوایەوە وردە وردە پەرەی سندووە. ئەمە لەسەر باسی ئینڤێنشنە داهێنان لەگەڵ دیسکەڤەریشمان باس کرد دۆزینەوە. وتمان دۆزینەوە ئەو شتانەیە کە هەر خۆی هەبووە سروشتی بووە تەنیا مرۆڤ بە دوایە گەڕاوە. بەڵام ئینڤێنشن داهێنان ئەوەیە کە مرۆڤ خۆی دروستی کردووە داهێنانی بۆ کردووە. یەکێ لەو شتانەی کە باسیەکەین ئەمڕۆ چییە؟ زە تەلەفۆن. ئێستا دەست بخەنە سەر کتێبەکەتان دێڕ بە دێڕ بە بیخوێنینەوە و باسی بکەین. ڕید ئەیخوێنینەوە. یەکەم شت کە دەست پێکە لە گفتوگۆی گراهام بێڵ و یاریدەدەرەکەی و دەست پێکە کە چۆنی قسەیان کردووە. یەکەم ڕستەکە لە تەلەفۆنە وتراوە هەتا ئەم ڕۆژ بەناوبانگە ئەو ڕستەیە چی بووە و چی وتراوە و چۆن دەستیان پێ کردووە. دەستخەنە سەر دێڕی یەکەم. Mr. Watson, come here please, I want you. ئەمە یەکەم دێڕە کە لە بینی گراهام بێڵ و ئەو کەسەی بەرامبەریا بووە کە بەیەکەوە یاریدەدەری بووە بۆ دروستکردنی تەلەفۆن. ئەڵێ مستەر واستن وەرە بۆ ئێرە تۆم ئەوێت. وەرنە سەر دێڕی دووەم. The inventor Alexander Graham Bell spoke these words to his assistant. ئەڵێ داهێنەر گراهام بێڵ ئەم ڕستەیە وتووە بە کێ؟ بە یاریدەدەرەکەی تۆماس واستن. تۆماس واستن کێ بووە؟ ئەسیستان یاریدەدەری گراهام بێڵ بووە. In March 1876 لە ساڵی 1876 ئەو شانەی کە نایزانی لەگەڵ دەمی منە کوردیەکەی بنووسەرەوە. ئێستا لە یەکەم دێڕە ئینڤێنتۆر واتە داهێنەر ئەسیستانت یاریدەدەرە کەواتە ئەم ڕستەیە کەوتراوە لە بینی یاریدەدەرەکەی و گراهام بێڵا بووە هەردووچان بێکەوە کاتێک کە قسەیان کردووە. This short sentence is one of the most famous in the history of invention. ئەڵێ ئەم ڕستە کورتە بۆ بە بەناوبانگترین ڕستە لە مێژووە لە مێژووی داهێنانە. ئەوە یەکەم ڕستە بووە کە ناوبانگی دەرکردووە. Why? Because they were the first words spoken and heard on the telephone. ئەڵێ بۆچی ئەم ڕستەیە ئەوە بەناوبانگ بووە؟ لەبەرەوەی یەکەم ڕستە بووە کە لە تەلەفۆنە وتراوە و بیستراوە. لەبەرەوەی یەکەم ڕستە چی بووە؟ گراهام بێڵ قسەی کردووە لەگەڵ یاریدەدەرەکەیە یاریدەدەرەکەشی جواب لیاوەتەوە. ئەوە یەکەم ڕستە بووە کە لە هەموو جیهانە وتراوە لە تەلەفۆنە. ئێستا وەرنە سەر چوارەم دێڕمان هەیە. Alexander Bell was born in Edinburgh in 1847. ئەلکساندەر لەکوێ لەدایک بووە؟ لە ئێدنبراک. باسی ئێمە چییە لەم کتێبەیە؟ ئەو شوێنەی کە زۆر باسمان کردووە شارێک بووە؟ ئێدنبراک بووە. ئێدنبراک کوێیە؟ پایتەختی سکۆتلەندا بووە. کەواتە ئەو داهێنەرەی کە تەلەفۆنی دروست کردووە کێ بووە؟
گراهام بیل بووە خەڵکی کوێ بووە ئێدنبرگ بووە لە ساڵی 1847 لەدایک بووە. He and his father went to live in Canada in 87 and then 2 years later to the USA and Bill started work on an invention to help deaf people hear. ئەڵێ چی ئەڵێ خۆی و باوکی ڕۆشتون بۆ کەنەدا لە ساڵی 1970 دو ساڵ دوای ئەوەش ڕۆشتونەتە USA ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. هەروەها بێڵ دەستی بەچی کردووە بە ئیشکردن کردووە بۆ ئەوەی یارمەتی خەڵکی خراپ بە مەبەستی لەو کەسانەیە کە کەم دەرامەد بوون و ژیانیان خراپ بووە هاوکاریان بکە. During his work he accidentally discovered the prinklip of the telephone. ئەڵێ لە ماوەی ئەو کارکردنەیە چی بۆ دەرکەوتووە ئەوەی بۆ کەشف کردووە کە پێکهاتەی تەلەفۆن بنیاد بنێ هەوڵ بابیر لەوە بکاتەوە کە چۆن تەلەفۆن دروست ئەکرێت چۆن پێک ئەهێنرێت لە چ شتێک دروست ئەکرێت. دوایەوە وەرنە سەر بەشی دووەمی لە دێڕ یەکەمەوە دەست پێ بکەن. Bell knew that other systems were working on the same invention. ئەڵێ بێڵ زانیوێتی کە چەند کەسێکی تر هەوڵی ئەوە ئەیەن لەسەر هەمان داهێنان ئیش بکەن ئەو دوژورەیە بگەێنێت. وەرنە سەر بەشی دواتر. On the afternoon of March 10th Weston was in the downstairs room. ئەڵێت لە دەی مارچە بەستی لە دەی مانگە ژوورەکەی ئەو یعنی هەتاوەکو دەی مانگی سێ ئەم لەگەڵ بەردەوام بۆ لەگەڵ یاریدەدەرەکەیە تاقیکردنەوەی لەسەر ئامێرەکان کردووە لە ناکاو کاتە یاریدەدەرەکەی لە ژووریژە قادرمەکە بووە ئەم دەنگەکە گوازراوەوە بۆ لای ئەو. Suddenly he heard this first clip. ئەوەی ئەو بخەن ناو یەکەوانەوە ئەوە یەکەم ڕستە بووە کە بە تەلەفۆن وتراوە یەکەم ڕستەکە تاقی کراوە بۆ ئامێرەکە سەرکەوتوو بووە ئەو ڕستەیە گوازراوەوە بۆ کەسی بەرامبەر لە گراهام بێڵەوە بۆ میستەر واستن. ئەڵێ چی ڕستەکە Mr. Watson come here please I want you. ڕۆشتۆتە سەرەوە بۆ ژووری Mr. Watson ڕۆشتۆ بۆ ژووری یاریدەدەرەکەی and shouted I heard you. هاواری کردووە گوێم لە تۆ بوو. I could hear what you said. ئەتوانم گوێم لەوە بێ چی دووتووە کەواتە ئەویش بلە ناکاو ڕای کردووە پێی وتووە کە ئەو گوێی لەو ڕستەیە بووە توانیوێتی گوێی لێبێ بەڵام ئەو کەسێک کە یەکەم جار تاقی کردوەوە گرنگی پێدراین. Bell spoke the famous line from Shakespeare. یەک دێڕی بەناوبانگی شکسپیری وتووە وتوێتی to be or not to be. ئەوە دێڕێکە لە دێڕی هاتێک یەکەم جار تەلەفۆنەکەی تاقی کردوەوە ئەم ڕستەی وتووە. Tam baş. Başın küçükler. Ka macike kaman. Bas hoş. Lekü aynı. Çarbo. چهار بدو. ئەمە امتحانێکی ڕۆژانە بکەین ئەمڕۆ لەبەرەوە کتێبەکانتان و شتەکانتان لابرن ڕقێک دەرکە و امتحانێکی ڕۆژانە ناکەین. باش نییە؟ قەی ناکە کێشە نییە کێشە نییە. دەی کچینە کتێبەکانتان لابرن لە بەردەستانە با کتێبی لێ نەبێ. چی؟ ئاسانە ئاسانە ئیمتحانەکەتان ئاسانە. گوڵان تۆش لێرە ئیمتحانەکەی؟ ئاوا ئۆکێ باش. ئێستا پرسیارەکانە نووسم. چۆنە؟
پرسیارەکانتان ئێستا بۆ خوێندنەوە بە بینوسم بۆتان ڕوونەکەمەوە جواب بنەوە باشە؟ ئەتوانی نەینووسیت لەبەرەوەی لەسەر تەختەکە هەیە ئەتوانی یەکسەر جواب بیتەوە باشە؟ دەرسەکەت هەمووی هەیە ئەتوانی ئێساحەتی خۆ جواب بیتەوە. سیرکە ئەو پرسیارەکانمانە سەری تەختەکە بکەوم لێرە بۆ ڕوونەکەمەوە باشە؟ پرسیاری یەکەم سالب 2 سالب 3 و 4 و 6 دوو خاڵە دراوە بە تۆ ئەمە سینێک و سادیەکە ئەوەش سین 2 ساد 2 تۆ چین بۆ دۆزیەوە لاری میم باشە؟ یاسای لاری بنووسە سادەکان لەسەرەوەیە سینەکان لە خوارەوەیە یاساکە بنووسە و تعویزیکە و میم بدۆزەرەوە هیچ تر باشە؟ کێشەیەک نییە بەس ئەی کە یاساکە نووسی چۆن ئەزانین باشە. دووەم دانە هاوکێشەی لاری خاڵ بنووسە هاوکێشەی لاری خاڵ کاتێک کە سینێک و سادیەک 4 و 1 بێت میمەکەشت سالب 2 بێ خۆ دەزانی هاوکێشەی لاری خاڵ سینێک و سادێک و میمیتیایە وانە؟ هاوکێشەی لاری خاڵ بنووسە یەکەم جار هاوکێشەکە بنووسە دوای سینێک و سادێک و میمکەرە هاوکێشەکەەوە باشە؟ لە هاوکێشەی لاری خاڵەکە بەس هاوکێشەکەم بۆ بنووسە و تعویزیکە و تەواو باشە؟ خاڵی دووەم خاڵی سێەم 145 سینیش نوۆیە گۆڕانی ڕاستەوانەیە ئەمە داوای گۆڕانی ڕاستەوانە لە یەکەم هاوکێشەی گۆڕانی ڕاستەوانم بۆ دروست بکەیت ئەڵێم 100 ڕاستەوانە ئەگۆڕێ لەگەڵ سین یعنی ساد یەکسانە بە کاف سین ئەو جۆرەیە کە ساد یەکسانە بە کاف سین سادەکە 45 سینەکەت نوۆیە کافم بۆ بدۆزەرەوە باشە؟ کە کافت دۆزیەوە لە هاوکێشەکەیە داینێرەوە باشە؟ هاوکێشەی گۆڕانی ڕاستەوانە ساد یەکسانە بە کاف سین ئەوە. خاڵی چوارەمیش دوو هاوکێشت هەیە ساد یەکسانە بە 3 سین هاوکێشەی دۆم ساد ناقسین یەکسانە بە 6 ئەمە لەو جۆرانەیەکە یەکێکیانی جیا کردوتەوە یەکێکیانی بە تێکەڵی نووسیوە نرخی ساد لە هاوکێشە یەکەم هەڵگرە لەجێ سادی دانێ لە هاوکێشەی دووەم ئەبێ بە یەک هاوکێشە هەمووی بە سین بدۆزەوە دوای ئەوە کە سینە دۆزیەوە لە هاوکێشەکە تعویزیەکەی سادیش دەستەکەی ئەڵێ چی پێیان زۆر قورسە کامەیان قورسە کچینە بەجددی قورسە ئەو پرسیارەنە زۆر ئاسانە دە ئێستا شتێ بکەن بزانن چیەکەن هەبێ هیچ سوودێکی نییە کە یاساکە لەبەر نەبێت سەرەتا یاساکە ئەنووسی یاساکە لەبەرە کە یاساکە دانا بەس تعویز دووەم دانە هاوکێشەی لاری خاڵ بنووسە ئێمە هاوکێشەی لاری خاڵمان هەیە باشە دوو هاوکێشەڵە هاوکێشەی لاری خاڵ لە دوای ئەو خوێنمان هاوکێشەیەکی تۆزێ گەورەیە ساد و سادێکی تایە سین و سینێکی تایە میمی تایە ئەوە بەڵێ میمەکە لە ناوەڕاستە ئەو کەوانەمان هەیە ئەوە هاوکێشەیە بینووسە ئەمە سینێک و سادیەکە بیکەرە هاوکێشەکەەوە ئەوەش میمە لە جێی میمداینێ تەواو بەس ئەوەنە هاوکێشەکە بنووسە لە جێی سینێک بنووسە چوار کێشەی لاری خاڵە سێ دانەی بەسیتە یعنی لەوە زیاتر نییە باشە تو بیکە بۆم دۆزەرەوە کێشەکەت نووسی لە ناو هاوکێشەکەدا سینیەک هەیە سادیەک هەیە میمیش هەیە باشە لە جێی سینیەک چی؟ ئەتوانی بە موجب حەلی کێشەکە پێشەکی بە خێراتنی تەلەڤیزیۆنی پەروەردەکەین بۆ قوتابخانەکەمان بەڕاستی ئەمە دەرفەتێکی زۆر باشە کەوان لە نزیکەوە ئاشنا بن بە قوتابخانەکەمان ئەم قوتابخانەیە کە پێی ئەڵێ ناوەکەی قوتابخانەی هێرۆی ئێوارانی ژنانە بە ناوی ژنانەوە نامانە چونکە 9 ساڵ لەمە و پێش کە دامەزرا بە هەوڵ و کۆششی هەندی ئافرەت ژنان کە حەزیان لە خوێندن بوو بگەڕێنەوە بۆ خوێندن و دەست پێ بکەنەوە پاش ئەوەنگە ساڵدا بڕانیان بە هەوڵ و کۆششی ئەو ژنانە لە ڕێپەروەردەوە سوپاسیانەکەین کە ئەم قوتابخانەیان بۆ دامەزرانی ئەو لە پێش هەموو شتێک ئێمە ئەو خوێندکارە یان ئەو قوتابیانمانەوەرەگر کە
لە خوێندنی نەئاساییەوە هاتن بۆ لای ئێمە. ژنانێک بوو ساڵانێک زۆر دابڕابوون لە قوتابخانە، حەزیان لە خوێندن بوو. بە خۆشحاڵیەوە باسی ئەم قوتابخانەی خۆمانەکەم و شانازیش ئەەکەم بەو ژنانە و دەستخۆشییان لێکم کە ئەو هەوڵ و کۆشەیان جێ خۆی گرتوش ئەم قوتابخانەیان دامەزران، چونکە کە دەستیان پێکرد لە پۆلی حوتەوە کردمانەوانێ تا پۆلی 12 لەگەڵمانە ڕۆیشتن مەجموعەیەکی زۆر وەجبەیەکی زۆر 3-4 وەجبەی پۆلی 12مان دەرچوانی پۆلی 12مان هەبوو کە ڕۆیشتن زانکۆی ژوەریگرن و پەیمانگاکانی ژوەریان گرتن. ئەمە جێی شانازیە بۆ ئێمە کە ئەو ژنانە پاش ئەوەنە ساڵ دابڕابوون گەڕانەوە ئەم قوتابخانەیان دامەزران و خوێندنیان تیا تەواو کرد بە هەوڵ و کۆشتێکی زۆرەوانێ لە ئێمە و وەکو دەستەیەکی پەروەردە و مامۆستایان و سەرپەرشتیاران توانیمان ئەم قوتابخانەیە پەرەی پێبین و کۆمەڵێکی کۆمەڵی ژنانی زۆر زۆر پەیوەندیکەن بە مەکتەبەکەمانەوە و خوێندنی تا تەواوکەن و تاوەکو زانکۆ و پەیمانگە ڕۆیشتن. ئەمە جێی شانازیە بۆ ئێمە بەڕاستی. ئێستا پاش ئەوەنە ساڵ لەبەر ئەوە ئەم خوێندنگەی ئێمەیە یان ئەم قوتابخانەی ئێمەیە وەکو بڵین ئاستەنگێک بوو بۆ قۆناغی ئامادەیی کە 10 و 11 و 12 تیا تەواوکەین، چونکە لە سەرەتا ئەمە قوتابخانەیەکی سەرەتاییە بەیانیان دەوامەکەن. ئێمە لە پاش نیوەڕۆ یین ئێواران داوامەکەین لەم قوتابخانە، یعنی وەکو بڵێن کەم و کوڕێکی زۆر زۆری هەبوو لە ناحێتی بڵێن قاعی کۆمپیوتەر و هەندێشتی تر پێداویستی خوێندن وەکو مختەبەر و وەکو ئەو شتانەمان نەبوو. لەبەر ئەوە ئەمە بوو بە ئاستەنگێک بتوانین بەشی ئامادەیەکەی تا سەر لەم خوێندنگەیە بتوانین یان لەم قوتابخانەیە تەواوکەین. لەبەر ئەوە 3 ساڵە بێ ئێمە گەڕاینەتەوە بەس قۆناغەکانی 7 و 8 و 9مان هەیە. حالیان ئێستا بەو شێوەیە مەکتەبەکە بین بەڕێوە و وەکو بڵێن قوتابیەکی زۆر زۆرمان هەیە لە دابڕاوەکان و لەوانەی کە ڕۆژ گیان ناکاتەوە بەهۆی تەمەنیانەوە تێپەڕ ئەبێت لەو قۆناغەیە ئیتر بمێننەوە لە ڕۆژ یەن بۆ لای ئێمە. ژمارەیەکی زۆر زۆر لەو قوتابیانە ئەگرینە خۆمانەوانێ و قۆناغی بنەڕەتی یعنی 7 و 8 و 9مان هەیە ئێستا بەو شێوەیە تا ئەو پۆلی 9مان هەیە. لەبەر ئەوەکو باسم کرد کەشوهاوای بڵین قوتابخانەکەمان لە ڕووی زانستیەوە لە ڕووی وەکو بڵین پۆلەکانەوە شیاو نییە بۆ قۆناغی ئامادەیی، بەڵام لەگەڵ ئەویشە ئێمە 3 ساڵ 4 ساڵ زیاتر قۆناغی ئامادەییشمان بەڕێ کرد لێرە بە هەر شێوەیەک بێ، بەڵام ئێستا هەر قۆناغی بنەڕەتیمان هەیە. ئێمە بۆ ئەم وەکو بڵین بۆ ئەم زروفە و ئەم ئێستا کە تێپەڕەبین قەیرانی دارایی و بایکۆت و لە پارەوە هەبووە، ئێمە ئەتوانم بڵێم بە شانازیەوە بە هەوڵ و کۆششی مامۆستەکانمان کە دڵسۆزی خۆیان پیشانێن بەرامبەر مەکتەبەکەمانەوە و سەرڕای ئەوە کە خۆم وەکو بەڕێوەبەری ئەم قوتابخانەیە نەمهێشتووە کە دەوامی هاوینەمان لە ڕۆژانی یەکشەمە و چوارشەمەیە دابڕانێکی تیا ببێ، بەڵکو بەردەوام بووینە لە دەوامی خۆمانەوە و هەرچی ئیش و کار و ئەرکەکانی قوتابخانەیە بردومانە بەڕێوە، وەکو تاقیکردنەوەکانی خولی دووهەم، وەکو وەرگرتنی قوتابیان، ئەمە هەمومان یعنی ئەو ئەرکانەمان هەموو جێبەجێ کردووە. لەگەڵ ئەوەیشە بایکۆت بووە، ئێمە بڕوا ناکەم ئێمە بایکۆتەکەمان هەمووی مانگێکی خایەنە بێ، یەکسەر یەکەم کەس بووینە کە بانگەشە کراوە بۆ دەستپێکی ساڵی تازە خوێندنی تازە کە 2016-2017 ئێمە لە مانگی 11 و پێش مانگی 12ەوە ئێمە وردە قوتابیانمان هێناوەتەوە ماڵە مەکتەبەوە عەفوەن و دەستمان کردووە بە خوێندن لەم قوتابخانەیە و وەکو ئەتوانم بڵێم هیچ ڕێگریەکی وامان نەبووە، یان وەکو بڵێن قورساییکی وامان لەسەر شانە نەبووە کەوا بڵێن
ئەوە منهەجەکەمان زۆر ڕۆیشتووە و فریان ناکەوین بەڵکو ئێمە لە ئیش و کاری خۆمان لە پەروەردەیە لە فێرکردنە ڕۆیشتوین بە شێوەیەکی زۆر زۆر باش بە قۆناغێکی باشەوە ڕۆیشتوین لەگەڵ ئەویشەیە ئەم ساڵ دەوامی قوتابخانەکەمان وەکو بڵین لەگەڵ ساڵانی ترا جیاواز بووە بەهۆی کەمی قوتابی بەهۆی ئەم باری داراییەوە توانیمان ئەم ساڵ دەواممان بگۆڕینەوە ساڵانی تر لە 4ەوە بۆ 7 بوو بەڵام ئەم ساڵ لە سعات 2 دەست پێکە تاوەکو سعات 20 بۆ 6 ئێوارە ئێمە دەوامەکەین 6 دەرسیشە خوێنین و زۆر 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 بە شێوەیەکی ڕێکوپێک پرۆسەی خوێندن ئەڕوا بەڕێوە و دەوامی تەلەبەیشمان زۆر ئاساییە هیچ هینێکمان نییە تەنانەت ئێمە وەکو بڵین گلەیمان هەیە لە هەندێ لە پەروەردە لە هەندێک کەم و کوڕیەک لە قوتابخانەکانە وەکو بڵین تا ئێستا هیچ هینێکمان نەبووە بەدەستەوە بودجەیەکمان بەدەستەوە نییە بتوانین پێداویستیەکانی قوتابخانەکەمان جێبەجێکەین قەینا باری داراییە بەڵام ئێمە لەگەڵ ئەویشەیە توانیومانە ئەم ئاستەنگانە وەکو بڵین سووکی کەین لەسەر باری خۆمان و باری تەلەبەیشە بە هەمان شێوە و توانیومانە مەکتەبەکەمان بە شێوەیەکی زۆر 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 باش کە جێی شانازیە بۆ خۆمان و مامۆستەکانم کە یەکێک لەوانن کە بەردەوام دەوامیان کردووە و بەرەو پیری تەلەبەر ڕۆیشتوون و لە کار و ئیشەکانیان زۆر زۆر ڕازین کەوا وانەکانیان نەفەوتێ بە شێوەیەکی ڕێکوپێت.